براوی خۆی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و جبهاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنی نێوانیان پەسەند کرد. دوای چەند مانگێک لە گفتوگۆ لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی، سەرنجامەریەک لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و جبهاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنەکەیان پەسەند کرد. یارتنی خاڵەکانی ڕێکەوتنەکە بریتین لە گۆڕنی سیستەمی حکومڕانی بۆ پارلەمانی و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و بە دامەزراوەیکردنی کەرتەکانی نەوت و پەیوەندیەکانی دەرەوە و یەکگرتنی لیستەکانی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق و کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان. بە میوانداریێک لە بەڕێزان عەدنان عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان، ئەروە عەتا شێخ حەسەن کادیری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان لە ستۆدیۆی سەرکێوا لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر ئازادوەرپی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی تاوتویان پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکان شەوبیان پرسە دەکەین. جبهاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕاشنووسی ڕێکەوتنی نێوان یەکێتی و گۆڕانی پەسەند کرد. لە دوایین کۆبوونەوەی ئەندامانی جبهاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بە سەرپەرشتی نەوشیروان مستەفا و بە ئامادەبوونی زۆرینەی ئەندامانی جبهاتی نیشتیمانی بزوتنەوەکە بە بەڵێ دەنگیان بۆ پەسەندکردنی ڕاشنووسی ڕێکەوتنامەی نێوان گۆڕان و یەکێتی دا. وتەبێژی بزوتنەوەی گۆڕانیش ڕایگەیاند بە کۆی دەنگ ڕاشنووسی ڕێکەوتنامەکەیان پەسەند کردووە. هاوکات گۆڕان و یەکێتی بەجار لا کۆبوونەوەدا بوون بە مەبەستی یەکلایکردنەوەی ڕێکەوتنی سیاسی نێوان ئەو دوو حیزبان. یەکێتی نیشتیمانی دوای دوو کۆبوونەوەی یەک لە دوای یەک کە سەرپەرشتی کرا لەلایەن هێرۆ ئیبراهیم محمەد و خۆسرەت ڕەسوول و بەرهەم ساڵحەوە توانیان بڕیاری کۆتایی لەسەر ڕێکەوتنامەکە بدەن. هاوکات لەگەڵ بوونی چەند تێبینیەک کە لە کاتی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکەدا پێشبینی دەکرا ڕوو بدەن. باکۆی دەنگی ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی ڕۆشنووسی ڕێکەوتنامە نوێیەکەیان پەسەند کرد. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش ڕایگەیاند بەبێ ناڕەزایی و بە زۆرینەی دەنگی ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی ڕێکەوتنامەکەیان پەسەند کرد. ڕێکەوتنامەکەی گۆڕان و یەکێتی لە 33 بڕگە پێک دێت. دەوەرەکانیشی بریتین لە پەیوەندی حیزبی نێوان گۆڕان و یەکێتی لەسەر ئاسی فراکسیۆنەکانی پەرلەمان و پارێزگاکان و حکوومەت و گۆڕینی سیستەمی حکومڕانی لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی، هەروەها بەدامەزراوەیکردنی پەیوەندیەکانی هەرێم لە ناوخۆ و دەرەوە و کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت و چاکسازی و شەفافیت لە داهاتەکانی نەوت و خاز و ناوخۆدا بکرێت. بەوتەی ئەندامانی سەرکردایەتی هەردوولا ڕێکەوتنامەکە لە بەشەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و لە دژی هیچ لایەنێکی دیکەدا نییە. ئێشان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم. کاک عەدنان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە سەرنجی بەڕێزت لەسەر ڕێکەوتنەکەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی یاخود بەیاخی ئەم ڕێکەوتنە چییە بۆ دۆخی سیاسی ئەمڕۆی کوردستان؟ سپاس وڵا دیارە بایەخی زۆری هەیە. من ئەگەر کورتی کەمەوە لە دوو تەوەرا کورتی یەکەمەوە بایەخە سیاسەکەی کە بۆ واقعی ئەمڕۆی کوردستان بۆ ئێستای
ئەم چەق بەستۆی لە پرۆسی سیاسە لە کوردستاندا هەیە و کێشانەی کە ئێستا هەمانە لەگەڵ باغدا لەگەڵ ناوچەکە ئەو جەنگەی کە لەگەڵ داعش و ئەواناکرێ ئەو پرۆسی سەقامگیری کوردستان و دامەزراوەکان و ئەمانە هەموو با بڵێن دیوە سیاسی گرنگەکانە کە بەشی گرنگی ڕێکەوتنەکە لە خۆیەگرێت لەم تەوقیتە لەم ساتە وەختە ئەمە خاڵێکی گرنگە دیوەکەی تریشی کە بەلای منەوە گرنگە و لەوانێ بەلای خەڵکی تریشەوە گرنگ بێەوەیە کە ئێمە ساڵانی ڕابرد و شایدیەوە بوون کە جۆرێک لە ململانەیەکی تون لە نێوانی بێزوتنەوەی گۆڕان و یەکەتی نیشتیمانیە هەبوو بەتایبەت لەم ناوچەیە کە جەماوەری هەردوو لە تا ئاسێک تێکەڵ بوو بارگرژیەک هەبوو و هەندێک تێڕوانی جیاواز هەبوو لە سەرینەکان ئێستا بەهۆی ئەم ڕێکەوتنەوە پێچێت ئێمە پەیوەندەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکەتی نیشتیمانی کوردستان لە چوارچەوەی ئەم تەفاومەت سیاسی گرنگی کە ئێستا هەیە بچێتە قۆناغێکی زۆر باشە ئەمەش گرنگێکی گەورەی هەیە هەم بۆ سەقامگیری لە کوردستانە هەم بۆ سەقامگیری ناوچەکە هەم بۆ ئاوەدانی و کارکردنی پێکەوەی لە ئاینەدا بەڵە زۆر باشکاتە پێ دوای ئەم ڕێکەوتنە سەقامگیری سیاسی لە کوردستان بەرهەمدەیان خود بە پێچوانە بەرز ڕەنگە بۆچوونێکی ڕەنگە سەقامگیری لە ناوان یەکێتی نیشتیمانی و بستنەوەی گۆڕان بەرزبێنێ بەڵام ئایا لەگەڵ پارتەکانی دیکە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئەم سەقامگیری بدێت بەدڵنیایی ئەگەر ئەبێ ئەم ڕێکەوتنە ینی با بڵێن ڕوویدەمی لە پارتی دموکراتی کوردستانیش بێت ینی ئەم ڕێکەوتنە هەوڵدان نییە بۆ پەراوێز خستنی پارتی و بە حاشێکردنی پارتی ئەو کاتێک کە پێنج هێزە گرنگەکە کاریگەرەکە لە کوردستاندا پێکەوە کار بکەن لەسەر ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنامەی کە هەیە و باسم کە ڕێکەوتنامە بەشێکە لە پرسە گرنگەکانی ئەمڕۆی کۆمەلگای کوردستان گرنگێکی گەورەی خۆی بێت و سەقامگیری بۆ کوردستانەکە بەڵام ئەگەر هەر تەنها لە چوارچێوەی دوو حزب بێت کەوانە چکە ڕێکەوتنەکەەوە خۆی بڵاو کراوەتەوە و بینراوە ڕێکەوتنێک نییە لەسەر تەنها ڕێخستنی پەیوەندەکانی نێوانی گۆڕان و یەکێتی بەڵکو ڕێخستنی پەیوەندەکانی ناوەوەی کە پێوترە ناو ماڵی کورد ئەمەش بەدڵنیای بەبێ پارتی دموکراتی کوردستان نابێت کەواتە ئەم ڕێکەوتنە دژی پارتی دموکراتی کوردستان نییە ئەگەر پارتی دموکراتی کوردستان لەبەرەی لەبەرەیە کابێکە دژ بە چاکسازی بێت دژ بە ریفۆرم بێت دژ بە دامەزراوەکان بێ بەدڵنیایەوە ئەم ڕێکەوتنە دژ بە پارتی دموکراتی کوردستانە بەڵام ئەگەر پارتی دموکراتی کوردستان خۆی لەو بەرەیە ببینێتەوە کە لە پێناو چاکسازی کار دەکات لە پێناوی سەقامگیری کار دەکات لە پێناوی ئایندی گەلەکەیە کار دەکات بەدڵنیایەوە ئەم ڕێکەوتنە بە هیچ شێوە دژ بە پارتی بۆ پێتان وایە ڕێکەوتنەکەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی بۆ چاکسازی و بۆ بەدامەزراویکردنی دامدۆزگاکانی هەرێمی کوردستانە لەبەرەوەی ناوڕۆکی ڕێکەوتنەکە باس لەواکە ناوڕۆکی ڕێکەوتنەکە باس لەو ئەو خاڵانەکە باس مەسلەی سەقامگیری سیاسیەکە باس لە ئەسلاحی اقتصادیەکە باس لە سەری دەسوورەکە باس لە پەرلەمانەکە باس لە دامەزراوەکە سوڵتەی قەزاییەکە باس لە هەموو ئەو دام و دەستگایانەکە زۆر باشە دواتە گرم وڵای بەڕێز کاگعاتە بخێر زۆر سپاس لەسەرنجی بەڕێشتان زانین سەبارەت بەم ڕێکەوتنە هاوڕای لەگەڵ کاگعادنان کە ئەم ڕێکەوتنە سەقامگیری سیاسی بۆ کوردستان بەرهەم دێنێت بەڵێ سەرەتا سپاس بۆ جەنابەت سڵاو بۆ برای بەڕێز کاگعادنان و بۆ کاگ ئازاد و بینەری تەلەڤیزیۆنەکەیەوە دیارە ینی مێژوو ئەوەی ئیسپات کردووە کە هەر کاتێک ناوماڵی کورد ڕێک بوو بێ و هێزە سیاسیەکانی کوردستان لەسەر ساحەی سیاسی کوردستان تەبا بوو بێتن تحقیقی دەستکەوتی نەتەوەی لە بەرژەوەندی خەڵکو لە بەرژەوەندی نەتەوە ئەنجام دراوە سەرەتا من ئەمەوێ ینی شتێک ڕاست بکەمەوە کە تەسەوری من ینی هەر ڕێکەوتن نییە بەپێی ئەو خاڵانەی کە لە ئەمڕۆ مەسەلەن لە میدیاکانە بڵاو کراوەتەوە ئەوەی لە بینی بزوتنەوەی گۆڕان و لە بینی یەکێتی نیشتمانی کراوە ڕەنگە جۆرێ لە یەکگرتنەوە بێت چونکە لە خاڵێکا کە من زۆر سەرنجی ڕاکێشام ئەوەیە ئەڵێ ئەم دوو هێزە سیاسیە نابێت واژووی ڕێکەوتن لەگەڵ هیچ هێزێکی سیاسی تر بکەن ئللا بە ڕەزامەندیار دوو تەرەف نەبێت کە ئەمە لە ڕێکەوتن و پێکهاتنی نێوان دوو حیزبی سیاسیە وارد نییە بەڵکو ئەمە جۆرێکە لە یەکگرتنەوەی ئەم دوو هێزە سیاسیە بۆیە مەسەلەن ئەم خاڵە لە خاڵەکانی بەناو ڕێکەوتنەکە دەرج کراوە ناکرێت قسە لەسەر ڕێکەوتن بکەی ئەگەر ئەسبابی جیابوونەوەی نەوشروان بەڕێز نەوشروان لە یەکێتی نیشتیمانی کوردستان شرۆڤە نەکەی ئەسباب چی بوو لەتکردنی یەکێتی تێکدانی یەکێتی ئەو ئینشقاقی کە کەوتە ناوماڵی یەکێتیەوە ڕەنگە نەحەز و نەویست و مەسەلەن جێگەی خۆشحاڵی پارتی بوو بێ بەڵکو پارتی ئەو کاتە زۆر حەریص بوو کە ناوماڵی ئەو لێکترازانە ڕێلە و لێکترازانە بگرێ ئەو ناوماڵی ئەم هێزە سیاسی ڕێک بخاتەوە لەبەرەوەی یەکێتی شەریکی استراتیژی پارتی بوو و با بڵێن ئیفرازاتی سلبی لێکترازانەکەش مەترسی هەبوو لەسەر ناوماڵی کورد بەگشتی بۆیە پارتی و ڕەنگە هێزە سیاسیەکانی کەش حەریص بوو بێتن لەسەر ئەوەی کە تەوازن ڕابگرن کە ئەم هێزە گەورەی سەر ساحەی کوردستان کە خاوەنی مێژوو خاوەنی هێز و وجودێکی معنەوی و مەیدانیە
لێک نەترازێ بەرحاڵ ڕەنگە ئێستا یەکگرتنەوەکە تەواوبوونی مهمەی هەندێک سەرکردەی سیاسی بێ کە لێرە ینی مهمەکەی تەواو بوو ئەگەر ئەو کاتە ڕەنگە مەسەرەن ئەوەی کە بە ناوی گۆڕانەوە مەسەرەن خراە سەر مەسرحی سیاسی لە ئاستی ئەم شارە لە ئاستی سلێمانی بۆ کەسبی دەنگ و بۆ کۆکردنەوەی دەنگ و بچڕینی مەقاعدی پەرلەمانی و با بڵێن وەک جۆرێک با بڵێن وەک جۆرێک لە فێڵکردن لە دەنگدەر ڕەنگە ئەمە مەسەلەن ئەم مهمەیە ئیتر تەواو بوو بێ سەرەتای قۆناغێکی نوێ بێت بۆ مەبەستیکە بە شێوەیەکی گشتی ئەگەر یەکگرتنەوەی ئەم دووهێزە بۆ ڕێخستنەوەی ناوخۆی خۆیان و بۆ ڕێخستنەوەی کایی سیاسی بێ لەسەر ئاستی ئەم شارە کە جۆرە پەردەوازەی پێوە دیارە ئەوە شتێکی باشەوە هەموو لایەک دەستخۆشیان لێەکەین ئەگەر خوا نەخواستە دیوی دووەمی مەسەلەن گواستنەوەی کێشە و مەشاکیلەکانی سلێمانی بێ بۆ سنوورەکانی دەرەوەی سلێمانی و بۆ کۆی کوردستان ئەوە ئەبێ بڵێن حاڵەتێکی ناتەندروست و خراپە بۆیە ڕێکەوتنەکە یان یەکگرتنەوەکە جارێ دوو دیوی هەیە دیوێکیان ئەگەر وەگوتم ڕێخستنەوەی کای سیاسی بێ و کایی بەڕێوەبردن بێ لە ئاستی سلێمانی شتێکی باشە بەڵام ئەگەرەکە باز لە ئاستی هەرێمی کوردستانێکە بۆ نمونە گۆڕینی سیستەمی حکومڕانیە ینی بۆ تۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی بە کێشە دەزانی بەڕێستان من بە کێشەی نازانم یعنی بەخێنەوەی منطقی سیاسی کێشەیە هێزێکی سیاسی هەستێ بڵێ من ئەمەیە سیستەمی سیاسی وابێ سیستەمی سیاسی بەخواستی ئەحزاب نانووسرێتەوە ئەوە خەڵکە بڕیارەدا سیستەمی سیاسی چۆن بێ لەبەرەوەی سیاست بۆ خۆی بەرەنجامی تەفاعلاتی ئیجتیماعیە گرنگی هێزە سیاسیەکان لە عملی سیاسی ئەوەیە کە بارێکی میکانیکی دروستکەن بۆ پێشخستنی پرۆسی سیاسی و بۆ دیموکراتیزەکردنی سیستەم بۆچوونی بەڕێزت بە کورتی یعنی ئەمە سەقامگیری بەرهەمدێنێ یاخود بە پێچەوانەوە گرژی زیاتر دەکات لە نێوان ئەگەر تەرجەمەی ئەم پرۆژەیە بکرێت تەرجەمەی ئەوەی کە مەسەرەن هێزی سیاسی ئیسرار لەسەر گۆڕینی سیستەم بکە تەنگەژەیەکی سیاسییان با بڵێن ماف لە خاوەن ماف کە خەڵکە ئەسەنێتەوە بۆیە ینی من ئومێدەوارم ئەم هێزانە لە یەکگرتنەوەیانە ئەو تەفەهومەیان لا دروست بێ کە بڕیاردان لەسەر سیستەمی سیاسی بڕیاردان لەسەر مەسەلەن هەڵبژاردننی سەرۆک ئەمانە ئەم چەمکە سیادیانەی بەڕێوە بردن مافێکی شەرعی خەڵکە خەڵک بۆی هەیە بڕیار با سیستەمی سیاسی زایدەن جگەلەوە بە پێی ئیتفاقی نێوان هەموو هێزە سیاسەکان لیژنەیەک پێ کاتوە کە پێوترێت لیژنەی نووسینەوەی دەستور پێم وایە چەند خاڵێکی زۆری دەستورەکەشان نووسیوێتەوە بۆیە بڕیاردان لەسەر مەسەلەن سیستەمی سیاسی ئەکرێ مەتروک بێ بۆ ئەم خەڵکانە کە هەموو خەڵکی متەمەکینین لە ڕووی یاساییەوە لە ڕووی سیاسیەوە نوێنەری هەموو هێزە سیاسیەکانی زۆر باش دواتەکەرەمە لای هەردوو بەڕێستان ئەگەر بچینە لای کاگ ئازاد وەرتی ئەندامی ئەنجومەنی ناوەندیەکێتی لە شاری هەولێرەوە کاگ ئازاد زۆر سپاس بۆ بەشداریتان دەمەوێت سەبارەت بەوەی کە ئەوە لە بەڕێستان بپرسمەوە کاری ئیمزاکردنیان بڕێکەوتنە لە نێوان بزوتنەوەی گۆڕانویکێتی نیشتیمانی و کارەکەی چی یاخود بۆچی ئەم ڕێکەوتنە واژۆ کراوە بەڵێ ئێوارەتان باش لە ڕاستیدا هۆکاری سەرەکی و بنسینەی بریتە لە سەقامگیری سیاسی بە پلەی یەکەم و هەوڵدان بۆ پێکەنانی ئاشتی کۆمەڵایەتی بە پلەی دووەم ڕێخستنەوەی ناوماڵ لەسەر ئاستی پارێزگای سلێمانیەوە دواتر فراوانکردن بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد لەسەر ئاستی هەموو کوردستان و هەروەک یەخستنی هەڵوێستەکانی هەڵوێستە استراتیژیەکان لە نێوان بزوتنەوەی گۆڕانەوە لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربارەی سەرجەم ئەو پرسە نووسەزانی کە پەیوەندیان بە کێشە نیشتیمانی و نێتەوایەتەکانی گەلی کوردستان هەیە واتە ئەم ڕێکەوتنە سیاسیە هەر تەنها بریتی نیە لە ڕێکەوتنیشی مەودا کورد بەڵکو و ڕێکەوتنیشی استراتیژیەکە هەردوولاکاری لەسەرەکەن بۆ یەخستنی هەڵوێستی سیاسی یەخستنی کارکردن بە ئاراستەیەکە ئێمە بتوانین خەتابێکی یەکگرتومان لەسەر هەموو بوار و ئاستەکاندا هەبێت زۆر باش سەبارەت بەوەی کە بەیاخی ئەم ڕێکەوتنە یاخود ئەم ڕێکەوتنە دەتوانێت دۆخی سیاسی هەرێمی کوردستان ینی ئاسایی بکاتەوە و تەنگژە سیاسی کە لە هێزە سیاسەکانەیە ئایتوانێت کێشەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان چارەسەر بکە یاخود بەیاخی بۆ هاوڵاتیان چی یاخود تەنها بەیاخی بۆ ئەو دوو هێزە هەیە بەڵێ ئێمە لە قۆناغێکی یەکجار گرنگی مێژووی داین و پێویستە لەو قۆناغەدا لە ڕاستیدا ناوماڵی کورد یەک بخرێتەوە و هەمویان بە یەک هەڵوێزش بکەنەوە بە تایبەتی ئەرشێکی مێژووی گەورە ئەکەوێتە سەر شاری یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانکە کار بۆ ئەوە بکەن ناوماڵی کوردستان یەک بخەنەوە بە تایبەتی لەم ئەطافە تاریخی گرنگەدا کە نزیکە بینەوە لە شانزەی یار نزیکە بینەوە لە تێپەڕنی 100 ساڵ بەسەر پەیماننامەی ساکیز بیکۆ لێرەدا ئێمە کارەکەین کە یەک هەڵۆزمان هەبێ بۆ ئەوەی کە ئەساسێک بۆ
ملەتێکدا بڕژین کە لە داهاتوودا ببێ بە ملەتێکی خاوەن سەروەری لەسەر ئەرزی خۆی و شخصەتێکی معنەوی خۆی هەبێت و وەکو هەموو ملەتی دنیا بگا بۆ سەروەرێکی ماک لە مێژە کاری بۆ دەکەین. زۆر باش کاگازە سەبار بووی کە ئەمە زیاتر ڕێکەوتنێکە بۆ بەرژەوەندی خەڵکە یاخود بەرژەوەند زیاتر بەرژەوەندی ئەو دوو هێزە لە کوردستاندا سەبەر دەکات. لە ڕاستیدا بەرژەوەندی خەڵک بنسینی کارکردنی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەوە ئەم ڕێکەوتنە بۆ لێدانی هیچ پارتیشی سیاسی کوردستانی بە تابەتی پارتی دیموکراتی کوردستان بەڵکە هەنگاوێکە بۆ ئەوەی کە هاوچێشە ئەم هاوچێشێکی ئێستا هاتووتە پێشە لە کوردستان و ئەم دۆخە سەق بەسووی کە لە کوردستاندا هەیە لە و ئەم سیستەمە سیاسی کە چەقی بەستۆ بەداخەوە ماوەیەک بە بەهۆی لێکتێنێگەشتنی سیاسی نێوان پارتە سیاسیەکان بە تایبەتی نێوان پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان بتوانین لێرەوە خاڵێک دانین خاڵی سەرەتا بۆ دەربازبوون لەو هەموو قەیران و کێشانی کە هەنا واتە سەر لە نوێ داڕشتنەوەی هاوشێشی سیاسی کوردستان بە دید و تێڕوانێنێکی جیاواز کە هەمومان پێکەوە بتوانین بگەین بە گوتارێکی نیشتیمانی یەکگرت و بەبێ سڕینەوەی یەکتر یان ناسنامە یەکتر. من تێبینیم لەسەر قسەیەکی کاگاڵتا هەیە بەڕاستی کە ئەڵێ ئەمە زیاتر یەکگرتنەوەی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانی. وڵای ئێمە تەمە ناکەین کە یەک بگرینەوە ئەوە نایشارینەوە کە بە هەنگاوێکی گرنگی زانین بەڵام ئەمە یەکگرتنەوە نییە. ئەمە ڕێککەوتنیی سیاسیە بۆ قۆناغێکی دیاریکرا و ڕەنگە لە ئایندەدا کار بۆ یەکگرتنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانی بکرێت بەڵام بزوتنەوەی گۆڕان لە ماوەکانی ڕابردوودا لە ساڵ کاری سیاسی و ڕێکخراوی خۆیدا و یان لە کاری زەباوری خۆیدا خاوەن شخصەتێکی معنەوی و خاوەن سەروەری و یان سیادی خۆی بووە لە ڕووی قانونیشەوە ئەندامانی خۆی لە پەرلەمان هەبوونەکەواتە پێکهاتەی گۆڕان پێکاتێکی تەواو جیاواز بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕاستی ئێمە تێڕوانیمان تێڕوانینی هاوبەشمان یان هاوشێوەمان دەربارەی کۆمەڵێک پرسی چارەنووسسازی پێویست بە گەلی کوردستان لە ڕووی دەستور بۆ ڕاشنووسی دەستوری کوردستان یان دەربارەی سیستەمی فەرمانڕەوایی لە کوردستان کە بێ سیستەمێکی پارلەمانی بێ یاخود دەربارەی گرفت و قەیرانەکانی سەرۆکاتی هەیە بکاتە پێش یاخود هەندێک بۆ سوونی دیکەی هاوبەش لە پەرلەمانی کوردستان بۆ نووسینەوەی هەندێک لە پرۆژە یاسا کە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە. بۆیە من دووبارەیەکەمەوە کە ئەم ڕێکەوتنە سیاسیە کار لەسەر پاراستنی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان دەکا بە هیچ شێوەیە کار بۆ کەراگرتن یان کەنارخستنی حزبێکی دیکەی کوردستان ناکە بەڵکو کار ئەکا ئەم ڕێکەوتنە لە گۆشەیەکی دیکەی جیاوازەوە بۆ ئەوەی کە دەرگایە گوڵە ئەکا بۆ پەیوەندیکردنی هەر لایەنێکی دیکەی سیاسی کوردستانی کە ئامادە بێتە ناو هاوچێشێکە لەسەر ئاستی پرسە چارەنووسازە نیشتیمانیەکان سێ لە چوارچێوەی جوگرافیای کوردستان یاخود لە دەروی جوگرافیای کوردستان واتە ئاستی عراقی یاخود ئاستی هەرێمیان ئاستی نێودەوڵەتی بێکەوات ئێمە پێویستە هەموو ئەو پێکهاتانە لە چوارچێوی حکومەتی هەرێم بپێکەوە ڕێک بخەینەوە مەفهومێکی دیکەی جیاوازی بۆ دابڕژینەوە و واقعین کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیش ئێمە بگەین بە لێکتێگەشتنیی هاوبەش کە هەمومان پێکەوە لەو قۆناغە دوورە دەربازمان بێت چونکە ئێمە هەمومان بەرپرسین لەم قۆناغە مێژوویە و ئابێ هەر هەمووشمان کار بۆ ئەو بکەین کە بەڕاستی تێپەڕین لەم قۆناغ بگەین بە قۆناغێکە ئەم سەروەریە کە لە مێژە چاوەڕێکین بۆ میلەتەکەمانی بەدەستبێنین. بەڵێ سوپاس دەکەم دواتر ئەگرم و لای بەڕێز کاگادانگە بێم و لای بەڕێز استفادە بە ڕەنگە زۆر پرسیار لە هۆکاری ئەم ڕێکەوتنە پێ هۆکاری ئەم ڕێکەوتنەوە تەوقیتەکەی یانی بە دیاریکراوی چی هۆکارێک هەیە بەلای بەڕێستەکەم وا دەکات کە بزنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی ئەم ئیتفاقە واژۆکە. دیارە هەر پێش نەخۆشکردنەکەی جنابی مام جەلال زۆرێک لە تەفاومات هەبوو ئەوەی کە پێوترێ ڕێکەوتنی دەباشان یا تەفاوماتی دەباشان ئەوە زمینەیەکی باش بەڵام دیارە نەخۆشەکەی مام جەلال وای کرد کە نەبێتە ڕێکەوتنێکی ڕسمی و واژۆ بکرێت و بخرێتە سەر کاغەز و لە مادەوانە ئەوە بکرێت. دواتریش کۆمەڵێک تێگەیشتنی هاوبەشی زوتنەوەی گۆڕان و یەکێتی هەبوو لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ یعنی ئەوەی کە پێوەستە بە سیستەمی حکمڕانی بۆ نمونە لە کوردستاندا و بەشێک لەو خاڵانەی کە ئێستا هەیە ینی با بڵێن تێڕوانینی هاوبەش هەبوو لەسەر ئەو پرسە گرنگانە کاریشی لەسەرکرا. ئەم واقعی ئێسای کوردستان ئەو جمهوریەکە لە پرۆسی سیاسی هەیە ئەو تەجبیدکردنی پەرلەمان و ئەو شەلەیەکە ئێستا هەموو بوارەکانی ژیان و بەتایبەت ژیانی سیاسی و ئیداری لە کوردستانە گردوتەوە لەوانەیە ئەمە هۆکارێکی گرنگ بێت بۆ تەفعیلکردنی یا هەوڵدان بۆ نزیکبوونەوەیکی زیاتر ئەو لایەنانەی کە تێڕوانینی هاوبەشیان هەیە ئەو لایەنانەی کە تێڕوانینی هاوبەشانەیە تەنها لە یەکێتی نیشتیمانی و گۆڕاندا کورت ناکرێتەوە
پێشتریش لە پاکێژەکانی چاکسازیدا کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیش بوو دواتریش لە پرۆژەی گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی و یاسای سەرۆکایەتی هەریان بە هەمان شێوە 4 لایەن پێکەوە پرۆژەیەکیان هەبوو ینی ئەو پرۆژەیە لە ڕاستیدا پرۆژەی تقریبان 4 لایەنە کە کۆمەڵی دیدگای هەڵبەشیان هەیە بەڵام ئەم ساتە وەختەی ئێستا ئەم واقعی ئێستا توانم بڵێم هۆکاری سەرەکی بوو بۆ ئەوەی کە پەلە بکرێت لەوەی کە ئەو تەفاوتماتانەی کە هەیە و ئەو تێڕوانی ناهاوبەشەی کە هەیە زووتر بخرێتە سەر کاغەز و کاری لەسەر بکرێت. بەڵە زۆر باشی سەبارەت بە مەسلەی ئەوەی کە کاغاتا باسی کرد ئاسی گۆڕنی سیستەمی سیاسی دوێز بە تەنیا دەتوانن بڕیار لەوە بدەن کە سیستەمی سیاسی بگۆڕە ینی ئەوەی کە ئالێتەکە حزبی سیاسی اقتراحەکە پێشنیازەکە کارەکات بەردامێکی تەرحی هەیە تێڕوانینی هەیە ڕوئیەی هەیە و ڕوئیەکانی خۆی خاتە بەردەمی خەڵکی کوردستان ینی بۆ نمونە ئێستا حزبی عدالەت لە تورکیا باس لە گۆڕینی سیستەمی حکومڕانیەکە لێ باس لەوە کە چۆن لە پەرلەمانی بکرێ بە سەرۆکایەتی کەسش ناڵێ وڵا حزبی عدالەت چۆن لەبەرەوەی لە پرۆسەی ڕاپرسیاکرێ حزب پێشنیازەکە بەڵام ئەم پێشنیازە دواتر بێت ڕاپرسی ئێمە لە لژنەی دەسووری بۆ نمونە پێشنیازی ئەوەکەین یار دەسوورە داڕێژنەوە بەو شێواز و بەو شکڵە بەڵام دواتر دیارە گەلە کە بڕیاری لەسەرداواتە حزبی سیاسی بۆی هەیە بەرنامەی هەبێت پێیاسا پێشکەشکا پرۆژەی هەبێت ڕوویای هەبێت لەسەر سیستەمی حکومڕانی و ڕوویاکەی خۆی کاری لەسەر بکە لە بەریتانیا حزب هەیە حزبی جمهوریە حزبی کۆماریە ینی داواکە کە سیستەمی بەریتانی لە مەلەکیەوە بگرێ بەهین بەڵام ئەوە نییە کە ئەم حزب مافی نییە داوا بکات هەموو حزب مافی هەیە داوا بکات هەموو حزب مافی هەیە تێڕوانەکانی خۆی تەسویقی بکە لای خەڵکی و خەڵکی لە دەور کۆبکاتەوە خۆ بکە بەڵام دواتر ئالێت هەیە بۆ نمونە دەنگدانی پەرلەمانە یا ڕاپرسیەکی گشتێنێ ئەو شتارێک کە چارنووسازە بۆ نمونە لەسەر سیستەمی حکومڕانی ئەوانە گەل ملت لە ڕاپرسیەکە بڕیاری لەسەردا بەڵام گەل چۆن بڕیارەدا غێر ئەبێت چەند پرۆژەیەک هەبێت لایەنێک هەبێت بۆ نمونە بڵێم لەگەڵ ئەم سیستەمەم لایەنێکی تر لەگەڵ ئەم شێوازەم لایەنێکی تر و خەڵکیشی لە دەور کۆبکاتەوە ینی با بڵێن جۆرێک لە ڕیکلام بۆ تێڕوانی و تێگەیشتنەکەی خۆیەوە بۆیە حزبی سیاسی مافێتی و مافی یەکێک لە مافە سەرەکیەکانی و ئەساسی ئەسڵ ئەگەرەوە نەبێ حزبی سیاسی بوونی چییە فەلسەفەی بوونی حزبی سیاسی چیە ئەگەر تێڕوانینێکی دیاریکراوی نەبێت کە جیاوازتریش بێت لە لایەنەکانی تر وبخاطر ڕوو بەڵام دواتر ئالێتی تر هەیە ینی حزب ناتوانێت ئاراەکانی خۆی تێڕوانەکانی خۆی فەرز بکە بەسەر ئیرادەی هەموو لایەنەکان و خەڵکی کوردستاندا ئەو پێوتری ئینقلابە ئەوەی کە بۆ نمونەیەکە ئێستا ئەکرا بۆ نمونە تعتیلکردنی پەرلەمانی پێمان وایە ئینقلابە تا ئەم ساتە وەختە لەبەرەوەی فەرزکردنی ئیرادە بوو بەڵام ئەگەر ئەو ملت لە ڕاپرسیەکە بڕیار بدا بڵێ ئەم پەرلەمانە دەبێ هەڵوەشێتەوە ئەوە ناتوانانی بڵێ پێشنیازی کوردەوە فەرزکردنی ئیرادە نییە بڵێ فەرزکردنی ئیرادە نییە مەسەلەن تۆ سیستەمی سیاسی بتەوێت بگۆڕی خەڵک بڕیاری لەسەردا گەر خەڵکی کوردستان بڕیاری لە حزبی سیاسی دەبێت اقتراح بکات حزبی سیاسی حزبەکەی من پێی وایە دەبێت سیستەمەکە پەرلەمانی بێ حزبەکەی جەناب پێی وایە سیستەمەکە دەبێت سەرۆکایەتی بێ حزبەکەی کاک شێخ عەتا پێی وایە دەبێت نیوە بە نیوە بێ بۆ نمونە نیمچە سەرۆک ینی بۆ نمونە هەر شێوازێکی تر بێ بەڵام دواتر ئەمە خرێتە بەردەمی گەل ئەو تێڕوانە جیاوازانە خرێتە بەردەمی گەل بڕیاری لەسەردا هەمومان پابەندی ئەوە بێن بۆیە ئەمە ناتوانێت بڵێ بڕیارێکی تەعەسوفیە دووسێ لایەن تێڕوانینێکی هاوبەشیان هەیە لەسەر پرسێک تێڕوانەکان یەکە خەرم کاری لەسەرەکان هەوڵەدەن تەرویجی بۆ بکەن لە ئەنگلێکی زیاتری بۆ کۆ بەڵێ بەرز پێشتر وتت ئەم ڕێکەوتنە سەقامگیری بۆ کوردستان بەرهەمدەیە وڵام پێدوانی ئەو سەقامگیری کە کوردستان تێک چوو لە سەجۆری سیستەمی حکومڕانی بوو لە کوردستان ینی ئایا ئەو دووبارە ئەو مەسەلەی جەختکردنەوە لەسەر سیستەمی حکومڕانی بۆ پەرلەمانی چۆنینی سەقامگیری سیاسی بەرهەمدێنێ بۆ دەبێت یەکلا بکرێتەوە ئەو پرسە دەبێت یەکلا بکرێتەوە دەبێت یەکلا بکرێتەوە کە ئێمە چی شێوازێکمان دەوێت بۆ نمونە شێوازێکی تەداولیمانەوەی لە کوردستاندا دەسڵاتەکان دەست بکرێت یا سیستەمێکمان ئەبێت و فەرزی یەکەن کە گۆڕانکاری نەبێت یعنی کورسی حکم لە کوردستاندا بۆ کەسێک بێت کە بۆ کەسێک داتەشرا ئێتر نابێت گۆڕانکاری تیا بکرێت بۆ کامن ئەو برگانەی دەسڵات لە کوردستانە کە نابێت دەستکاری بکرێت و هێڵی سوورە کە نابێت کەس نزیکی بێت ئەم موضوع دەبێت یەکلا بکرێتەوە یعنی دەبێت تێ بگەین لەوەی کە کوردستان بەرەو سیستەمێکی کۆماری پەرلەمانی ئەڕوات و دەسڵاتەکان تایدا بە هەڵبژاردنەکرێت هەڵبژاردن لای خەڵکە هەڵبژاردن ناو پەرلەمانە گرنگی هەڵبژاردن و بڕیاری ملەتەکە بێت نوێنەری ملەت یا ملەتەکە ڕاستە خۆیە دەبێت ئەمە بڕیاری لەسەر بدرێت یەکلا بکرێت و کۆت بکرێت چ لە دەسوورە دەبێت تەزبیر بکرێت و چ لە پرۆژە سیاسیەکانی لایەنەکانە دەبێت تەزبیر بکرێت ئەمە نیشانەی سەقامگیریە ئەم مەوزوعە بە معلقی بمێنێتەوە یەکلا نەکرێتەوە پێم وایە سەقامگیری لە کوردستانە بەڵام ئەم ڕێکەوتە پێ دەتوانێت یەکلای بکات و چۆن دەتوانێت یەکلای بکات ئەم ڕێکەوتنە بە دوو اتجاهەیەکی ئەوەیە کە دیارە باس کرێت کە دژ بە پارتیوانە من هەمیش لەگەڵەوە من لە زۆر دژ بەوەم کە دژ بە پارتی بێت یعنی نابێت دژ بە پارتی لەوەرە پارتی هێزێکی گرنگە لە ساحەی کوردستان ناتوانێت پارتی 100 کەسە 200 کەسە چی لەگەڵەکەی یعنی شەڕی لەگەڵەکەی بە شەڕەتەوە فەرزێکی بەسەرێت دەبێت هەر بۆ گفتوگۆ بە دانیشتن و بە هەوڵدان بۆ قەناعەت پێکردن و بۆ بەرژەوەندی باڵاکان لەو چوارچێوە کاری لەسەر بکرێت ئەمە دیوێکی من ناڵم دژایەتی فشارە
فشارە لەسەر پارتی و لەسەر گروپێن لەو پارتیە کە ئەم سیاسی تا ئێساکە سیاستێکی دروست نییە سیاستێکی هەڵەیەوە دەبێت چاکری ئەم سیاستە و ئێستا چەند لایەنێکی گرنگ لە کوردستانە کە من پێشتریش باسم کرد ئەمە تەنها گۆڕان و یەکێتی نییە لایەنی گرنگی تری کوردستان هەمویان هاوڕان لەسەر ئەم تێڕوانین و تەسەوراتانە کەواتە پارتی نابێت تەریک بێتەوە لە عملیەتە و پێشتر خۆشی برمونە لە لەژەی دەستوری پارتی لەگەڵ سیستەمی پەرلەمانی بووە دژ بە سیستەمی پەرلەمانی نەوەستاوەتە لەوانێت تەنها لەسەر کێشەی لەسەر ئالێتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بێت کە پیار وایە لەناو دەبێت ناو خەڵکا بێت ناو پەرلەمانە بێت سیستەمی پەرلەمانیشمان هەیە سەرۆکەکە لەناو خەڵکا هەڵبژێرێت و هینێکی نەکردووە یعنی ئیجتیهادیان هەیە لە ئەوانش لەگەڵ سیستەمی ئەوان پارتی نەوتەوە من لەگەڵ سەروەری یاسانی میان لەگەڵ ئەوان کاتە ئەمە دەبێت تەقنین بکرێت واتە لە چوارچێوی یاسا کاری لەسەر بکرێت ئەمە من پێم وایە فشارێکی گرنگە بۆ ناوەندێک لەنێو پارتیدا بە و وتجا کار کرێت بۆ دواتریش هەوڵدانە بۆ گەڵاڵەکردنی ڕایەکی گشتی لە کوردستاندا لە چوارچێوەی پرۆسی ئیسلاحیدا چکە پرۆسی ئیسلاحی لە کوردستاندا نەگاتە منزڵگایەک هیچ گۆڕانکاریەک نابێت کابینە لە دوای کابینە بگۆڕە هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن بکە دیانی بابڕێن ڕێژەی کورسەکانت لە پەرلەمانە لە 20 بیکە 25 لە ئەوەندە بیکەباندا بەڵام ئەگەر نیەتی هەموو لایەنە سەرەکیەکان لە کوردستاندا لەسەر ئیسلاحکردنی سیستەمی اقتصادی و سیاسی لە کوردستاندا نەبێت ئێمە ناگەینە منزڵگایەکی فعلی واقعی لە دەوڵەتدارێتیدا زۆر باشە دواتر گەرم وڵای کاک شەواتە سەبارەت بۆی کە بۆچی بەڕێزت پێ وایە ئەمە ئەگەر بەو دیوە بوو گۆڕنی سیستەمی سیاسی بێت ناسخامگیری لە کوردستان بەرهەم دەێنێت منوتم سنەوەی مافە لە خاوەن ماف بڵێ کاگ عەدنان یەک دوو نمونە یەنایەوە من حەزەکەم لە نمونەکانی کاگ عەدنانەوە جوابی جەناب بدوێمە ئەو باسی مەسەلەن حیزبی عەدالە و تەنمیەی کرد کە کار بۆ گۆڕینی سیستەمی سیاسیەکە بەس هەر لەو تورکایی کە ئەم باسیەکە مەسەلەن دوای ئەوەی هێزە سیاسیەکان لەگەڵ عەدالە و تەنمیە نەگەشتنە ئیتفاقێک لەسەر پێکەنانی حکوومەت لە دەرەوەی پەرلەمان ئەو بوو بڕیاری هەڵبژاردنیان نایەوە هەڵبژاردننی پێشوەختە کرایەوە بۆیە یعنی ئەو مۆدێلەی مەسەلەن ڕێکەوتنی هێزە سیاسیەکان لە دەرەوەی پەرلەمان ئەو عەدالە و تەنمیەش ئیشی لەسەر کرد کە کاک عەدنان باسێک خاڵێکی تر کاک عەدنان باسی ئەوەی کرد ئەڵێت تعتیلی پەرلەمان کراوە ڕاستە تعتیلکردنی پەرلەمان ئەسبابی چی بوو ینی بۆ تعتیل کرا ئەگەر پەرلەمان تعتیل نەکرایە کۆی عەمەلی سیاسی لە کوردستانە تعتیلە بوو ئەگەر پەرلەمان تعتیل نەکرایە پرۆسی سیاسی لە کوردستان پاکیرێکەوە تەوەجوهێک هەبوو یعنی تەوەجوهێک هەبوو بۆ گواستنەوەی ئەو ناسەقامگیری کە لە سلێمانی هەیە بۆ هەولێر و بۆ کۆی کوردستان لەبەرەوە پارتی ینی حەزەری لەوا کرد کە ئەم ناسەقامگیریە ئەگوازرێتەوە بۆ ئەوێ بۆیە لە تعتیلکردنی پەرلەمانە ڕێی لەم تەوەجوهە گرت دوایەوە فکرمان نەچێ ینی شتێکی مەبدەئی ئەوەیە کە ئەحزابی دەوڵەتمەدار و هێزی سیاسی ئەو هێزانەی کە مەسەلەن لە ناو دەسەڵات و سیستەمی سیاسیا پشتی شێریان هەیە مەسئولیەتی پاراستنی سیستەمی سیاسیان لە ئەستۆیە ئەو کاتە ینی تەنگەژەیەکی سیاسی بە شێوەیەک دروست بوو کە کۆی عەمەلی سیاسی لە بەردەم ئەگەرا بوو بۆ ڕێگرتن لە ئەگەرەکان پارتی تعتیلی پەرلەمانی کرد بۆ پاراستنی سیستەمی سیاسی و بۆ پاراستنی سیستەمی ئاشتەوای کۆمەڵایەتی پارتی کاتێک کە هەندێک هێز پێچەوانەی بەرژەوەندەکەون ئەو بە مەترسی سەر پرۆسی سیاسیان دەزانێت ینی بۆچی فشار دروستکردن بۆ سەر مەسەلەن یان پێچەوانە بوو لەگەڵ بەرژەوەندی پارتی پێچەوانە لەگەڵ تاوای پرۆسی سیاسی نام هەر بەرژەوەندی پارتی نەکەوتوەتە خەتەرەوە بە پێچەوانەوە یانی ئەو کاتە کۆی بەرژەوەندی خەڵکی کوردستان و کوردستانیان کەوت بۆ خەتەرەوە منەڵێم عەمەلی سیاسی سیستەمی سیاسی کەوت بۆ خەتەرەوە لە شوێنێکا کە سیستەمی سیاسی لە خەتەرابێ کەواتە وەزعی خەڵک نامستەقڕە ئەلەمەوە پارتی هەڵوێستی وەرگرت وە گوتم ینی لە کۆی دنیا کاک عەدنانی ڕەنگە تەیدی من کاکە ینی ئەرچی دەسەڵاتی سیاسیە سیستەم بپارێزێ بەریتانیەکان کاتێک کە خەڵک هاتە ناوجادە و مزاهرەیان کرد و تونند و تیژی لێکەوتەوە بە هەموو قووەتی حکوومەتی بەریتانیا بۆ پاراستنی سیستەم چەندین کەسی گرت ڕەنگە بڵێم چەندین تونند و تیژی و ئانەی لێکەوتەوە بۆ لەبەرەوەی کردی پاراستنی سیستەمی سیاسی پاراستنی سیستەمی سیاسی و پاراستنی ئاشتەوایی کۆمەڵایەتی بوو ڕەتفعلیش بوو یعنی فعل نەبووە تعتیلکردنی پەرلەمان فعل نەبووە بەڵکو ڕەتفعل بووە ینی بەرەنجامی مەسەلەن ئەو تەنگەژە سیاسیە بوو کە دروست ببوو باشە ینی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان تەسەووریەوەی ناکرد کە دەستبردن بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێم بەبێ گەڕانەوە بۆ ڕاوێژکردن لەگەڵ ئەم مؤسسە گەورەی ئەم وڵاتە تەسەووریەوەی ناکرد کە تەنگەژەی سیاسی لێکەوێتەوە بە تەئکید هەموو چاودێرێکی سیاسی هەموو خەڵکێک کە خوێندنەوەی سیاسی هەیە ئەزانێ ئەو کاتێک کە مەسەلەن تۆ دەست ئەبەی بۆ ئەم چەمکە سیادیە گرنگە بەبێ ئەوەی تەشاور لەگەڵ مؤسسەکە بکەیت بەبێ ئەوەی بگەڕێیتەوە بۆ یاسا و بۆ سەروەری و بۆ ئەو دەستور و پرەنسیپانەی کە مەسەلەن عەمەلی سیاسی لێرە لەسەر بیناکراوە ئەزانی تەنگەژەی سیاسی دروستەکە بۆیە ئەو تەنگەژەی کە دروست بوو جۆرێک لە عەمدی بوو ینی جۆرێک لە با بڵێن ویستێک بوو کە ویست
بترنجێتە ناو عملی سیاسی و ناو ئیرادەی خەڵکو و ناو سەکۆی پەرلەمانەوە بیزا سەرکەوتوش بۆ ئەوەی هەڵبژار بەداخەوە کە ئێستا ئەو خوێندنەوەی لای جەناب تو ڕەنگە هەنێک کەسی کەش دروست کردبێ بڵێ تعتیلی پەرلەمان کرا یان پارتی بە حسب مەصالحی خۆی تعامل لەگەڵ کەیسەکانەکە کە ئەمە لە منطقی سیاسی بە خوێندنەوەی لۆژیکی بۆ حەدەسەکان وانە. بەڵێ زۆر باشە بەڵام ئەوە کاری پەرلەمان نیە مەسەلەن گۆڕنی سیستەمی سیاسی مەسلەی ئاڵوگۆڕی دەسەڵات بخۆی ئەزانی وڵاتی فراحیزە تۆ ئێستا لە کوردستانە ینی یەک حیزب براوە نییە هەتا بڕیاربا لەسەر ئەوە یەک شراکەتێک هەیە شراکەت کۆی عملی سیاسی بخێتەنا پارتی نەبوو مەسەلەن بەڕێز دەڵێک حیزب بڕیار نەدا بڵێم پارتی بە مەبەستی پاراستنی سیستەم ئەمەی کرد ڕاستە پارتی کردی بەڵام پارتی سەروەریەکانی وڵات نێنگەشت ینی بەڕۆ سەبارەت بەم ڕێکەوتنە پێ دوای ئەم ڕێکەوتنە ینی دووبارە تەنگژەی سیاسی زیاتر دەکات بە وارەسی گۆڕنی سیستەمی سیاسیەکە خۆی دوو دیوی هەیە ئەوە لە ڕێکەوتنەکە ینی لە نەتیجەی مەسەلەن زەمەنە خوێندنەوەی بۆ ئەکرێ من بۆ خۆم ینی ڕەم وایە ڕێکەوتنەکە زۆر یان یەکگرتنەوەکە زۆر سەرکەوتو نابێت ڕەنگە قیادەی بزوتنەوەی گۆڕان ینی وای بینی بێت چۆن مەسەلەن پێشتر بە نازی وجودی جەنابی مام جەلالەوە ئەیتوانی پرۆژەکانی خۆی تەرجەمە بکە کەس معارەزەی ناکرد لە ناو یەکێتیە بەڵام ئایا ئێستا مەسەلەن لە ناو یەکێتیە جەنابی کاک نەوشیروان ئەتوانێت وەک زەمەنی مام جەلال پرۆژەکانی تەرجەمە بکە یان ئەو ویست و تێڕوانی نانەی بۆ عملی سیاسی هەیەی ئایا هاوجوتە لەگەڵ ئەقتابەکانی ناویەکێتی کە ئەمانە هەمووی جێی پرسیارە ئەگەر خوانە خواستە ئەم تەنگەژانە دروست بێ جاریشکرد نەک یەخی ناوماڵی یەکێتی و زوتنەوەی گۆڕانەگرێ دیسان یەخەی کۆی عملی سیاسیەگرێ لە کوردستانە زایدەن ئەگەر پرۆژەکە ینی پرۆژەکە نیەتێکی ئەڵێ ئینەمە الأعمال بالنیات نیەتێکی ئیسلاحی بێ بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کوردو بۆ ڕێخستنەوەی کۆی کایی سیاسی لە کوردستانە ئەمە حاڵەتیش تەندروستە بەس دیوی دووەمیشی هەیە کە ڕەنگە مەسەلەن وەک لە هەندێک کەسەی ویستین تحدی هێزە گەورەکان بێ بەبێ ئەوەی ینی بگەڕێنەوە بۆەوەی کە ئەم هێزانە خۆ لە خۆیانەوە دروست نەبوون ئەم هێزانە بە حەجمی خۆیان لە بەرەنجامی ئیرادەی خەڵکن لە نەتیجەی کار و پرۆژە و ڕوئیای سیاسیان خەڵک سەری خستون و دەنگی پیاون کردوونی بەخاوەنی فراکسیۆنی پەرلەمانی دەگرم وڵات کاگازە دەگەر بگەڕین و لای بەڕێستان سەبارەت بۆی کە بەڕێز وتت ئەم پرۆژەیەک نییە بۆ یەکگرتنەوەی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان ئەی سەبارەت بە مەسلەی ئایا بوونم لە بەشێک لە خاڵی ڕێکەوتنەکە باز دەڵێکە کە نابیز ڕێکەوتنێک پێچەوانە ئەوێ کەواتە بە جۆرێک لە جۆرەکان ئەم ڕێکەوتنی ئەم ڕێکەوتنە کۆتایی هێنانە بە ڕێکەوتنی استراتیژی بە تاواتی لە ڕاستیدا لە بەشێکی دیکە چارەسەری و گرفتەش کراوە ڕەنگە یەکێک لە بۆچونە جیاوازیەکان تەنانەت لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بریتی بووە لەوەی کە چۆن چارەسەری ئەم پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو پارتەکانی دیکەی کوردستانی بکرێت و لە بەرامبەرێشدا پەیوەندی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ لایەنەکان دیکەی سیاسی کوردستان بکرێت ئایا ئەو پەیوەندیانە بگەنە ئاستی ڕێکەوتنی سیاسی هاوشێوی یەکێتی و گۆڕانیان هەر گرنگ یان جیاوازتر بە گرنگەوەی کە چارەسەرێکی بۆ دۆزراوە دەرسێکی بۆ دۆزراوەتەوە کە دەرگایکی دیکە وڵا کراوە لەسەر سەرجەم پارتە سیاسەکانی دیکە بۆ پەیوەندیکردن لەسەر ئاستی عێراق بۆ پرسە نیشتیمانیەکان بەڵێ ماوەسمە وێستا بووم لە حکومە کۆتاییەکانی ڕێکەوتنەکە دەڵ هیچ لایەنێکی ئەم ڕێکەوتنی چاوپەیمانیان ڕێکەوتنێک لەگەڵ لایانی سیاسی تر واژۆ ناکات ئەگەر ناوڕۆکەی پێچوانیان ناکۆک بێت لەگەڵ ئەم ڕێکەوتنە کەواتە یانی ئەمە جاردانی ئەوە نیە کە ڕێکەوتنی استراتیژی بە تاواتی کۆتایی پێهاتووە لە نێوان پارتی و یەکێتی بەپێی کاری هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە حکومەت و لە پەرلەمان و لە سەرجەم دامەزراوەکان دیکەی فەرمانڕاوایی لە کوردستاندا ئەوە ناکاتە نەفیکردنەوەی پارتی یاخۆت هەڵۆشانەوەی هەندێک لە مەبادیئی کە یەکێتی و پارتی لەسەری ڕێکەوتبوون لە چوارچێوە ڕێکەوتنامەی استراتیژی و ڕەنگە هەندێک لە بڕگەکانی ڕێکەوتنامەی استراتیژی بە ئەندازەیەک کەم تا زۆر بەکارامێنەوە بەڵام ئەوەش معنای ئەوە نیە کە ڕێکەوتنامەی استراتیژی نێوان پارتی و یەکێتی وەکو خۆی وەکو جاران ماوەتەوە ئەگەر ڕێکەوتنەکە وەکو جاران مابەوە ڕەنگە ئێمە نەگەشتبانە خۆناغی ئەوەی کە ڕێکەوتنیشی دیکە سیاسی جیاواز لە نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕاندا ئەنجام بدرێ بۆنمونە ڕێکەوتنامەی استراتیژی نەیتوانێت چارەسەری گرفتی یان دیاردەی دوو ئیدارەی بکات لە هەرێمی کوردستان نەیتوانی چارەسەری دوو هێزی پێشمەرگە بکات لە کوردستان نەیتوانی هێزەکانی ناوخۆ ئاسایش یەک بخاتەوە نەیتوانی سیاسەتی دەرەوە یەک بخا نەیتوانی تێڕوانین دەربارەی بە پرسە نیشتیمانیەکان ئەوان بە تایبەتی نێتەوەی یان گوتاری نێتەوەی یەک بخات دوو ئتیزاه و دوو ئاراسی جیاوازە بنەوە ئەمە دیار بوو بە تایبەتی لە معارەزەی کێشە سیاسەکان لە ڕۆژاوای
کوردستان و کۆمەڵێک پرسیری کێگرین کە پێوەست بە نەتەوە تەنانەت لە بەغداژ ڕەنگە ئێمە دیدی بۆ سونماتان دازەیەک لێ جیاواز ببێ بەڵام ئێستا قۆناغەشی دیکە نوێ دێتە پێشەوە کە بریتی دەبێت لەوەکە شەراکەتێکی دیکەی نوێی یەکێتی گۆڕان لەلایەک و دواتریش پارتی لەلایەکی ترەوە ڕەنگە لە ئایندەدا دروست بێت دوایەوەی کار لێکتێک ئەم ناوەڕۆکە دەگەێنرێتە سەکردایەتی پارتی و ئەوانش بەدیدێکی جیاواز تەفەهمیداک دەکەن. زۆر باشە سەبار بۆی کە بەڕێز وتر ڕێکەوتی استراتیژی توانێت و کۆتایی بە دوویدارەی و بە یەخستنەوە هێزی پێشمەرگە بهێنێت ئەنی پێ دوای ئیتفاقێکیەوە کراوە لە نێوان یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان دەتوانێت کۆتایی بە دوویدارەی دەتوانێت هێزەکانی پێشمەرگەیە بخاتەوە دەتوانێت پەیوەندەکانی دەرەوە بە نیشتیمانی بکە و خۆتان دەڵێن دەتوانێت کەرتینەوت شەفا بکات. ئامانجی ئەو ڕێکەوتنە بە پلی سەرەکی دامەزراندنی بنیاتی دەوڵەتداریە لە کوردستان داواتە بنەمایەک بۆ دەوڵەتێکی داهاتووی کوردستان دابمەزرێ و ئەمەش لەوە بەرجەسە دەبێت کە هێزێکی ناوخۆی هاوبەش یان نێگرتو لە کوردستان هەبێ و هەروەها هێزی پێشمەرگە نیشتیمانی بێت نەک نیشتیمانی بەڵکو یەک خراو بێ واتاهی هەموو کوردستان بێ حیزبی نەبێ و فەرمان لە فەرماندەیەکانەوە وەرنەگرێ بەڵکو فەرمان لە وەزارەتی پێشمەرگە بە شێوەیەکی ڕاستەخۆ وەربگرێ و هەروەها دەسەڵات بگوازرێتەوە هەردوو ناوەند دەسەڵاتە تەنفیزیەکە لە حکوومەت و لە سەرۆکاتی هەرێم بە شێوەیە کە ڕێک بخرێ وەکو ئەو ڕێژنووسێکە لە ئایندەدا بۆ سونەکان بەرجەسە دەکرێن لە نێوان یەکێتی و گۆڕان بۆ فەرحکردنی ئەو فکرە نوێیانێکە لە ڕەشنووس جێگیر بکرێن. من پێم وایە ئەمە ئاساسێکە بۆەوەی کە بگەینە ئەو خۆناقی کە بتوانین بەڵەیە کار بۆ ئەو بکەین کە هەموو ئەو دامەزراوانە بە نیشتیمانە بکەین و هێزەکان لێ بخەینەوە. بەڵام پێ دوایە لە واقعدا دەتوانرێت ئەمە بکرێت دوویدارەی نێڵدرێت بەوەی ئەم ڕێکەوتنە مەسەرەن بەرەزت دەڵێت دامدەستگاکان ئاسایی بکرێنەوە دەتوانرێت بۆ نمونە لە دۆخی ئێستاوی کە لە ڕێکەوتنەکە باسێکە و پەرلەمان بەبێ مەرج کارا بکرێتەوە ئەمە جێبەجێ بکرێت جێبەجێکردنی ئەمە ئاسانە. ئەمە ئەوەسێتە سەر تەفەهمی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەو ڕێکەوتنە سیاسی کە ئێستا لە ئایندەدا ڕەنگە لە هەندێکی نزیک تا ڕەنگە تا دەوروبەری یەکی شەش واژۆ بکرێ بە شێوەیەکی فەرمی وە لە ئاهەنگێکی فراواندا. من تەسەوڕ دەکەم تا ئەو کاتی ئەگەر لێک تێگەیشتێن یان تێگەیشتنی پارتی بگاتە ئاندازەی ئەوەی کە بە شێوەیەکی نوێ واقعبینانە ئەم ڕێکەوتنە بخوێنێتەوە بەڵام من تەسەوڕ دەکەم کە سەرەتایەکی نوێ بۆ کوردستان دێتە پێشەوە کە هەمومان پێکەوە تجاوزی ئەو قۆناغە دژوارە بکەین و من لێرە جارێکی دیکە تاکی دەکەمەوە کە ئەم ڕێکەوتنی یەکێتی گۆڕان بۆ سەڕینەوەی ئاسەوار هیچ پارتیشی سیاسی نییە لە کوردستان بەڵکو بۆ دروستکردنی سەرزەمینی کارێکی هاوبەشی نوێیە بە تێگەیشتنی نوێی گونجاو لەگەڵ واقعی ئێستای سەردەمیانە لەگەڵ هەموو پارتەکانی و ئێمە کار لە فشار بۆ سەر پارتی دموکراتی کوردستان من ڕەنگە بە فشاری نەخوێنمەوە بەوە زیاتر بوو ناوی لێنم ڕێک خستنەوەی کاری سیاسی یان ڕێکخراوی لە کوردستاندا چونکە ئێمە لە ڕاستیدا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بەپێی لێک تێگەیشتنی دەباشانی جیاوازێکی ئەوتۆمانیان مەساحیەشی یان مەسافیشی ئەوتۆمان نەبووە دەربارەی تێڕوانینە نیشتیمانیەکان ئەوانەی کە پەیوەندیان بە نووسینەوەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان هەیە یاخود ئەوانەی پەیوەندیان بە معالەزی چۆنێتی چارەسەرکردنی گرفتی سەرۆکایەتی هەرێم یاخود چۆنێتی کارکردن لە پەرلەمان یاخود دەربارەی سیستەمی پەرلەمانیان فەرمانڕەوایی لە کوردستان یاخود ڕێخستنی دەسەڵاتەکانی هەر چوار دەسەڵاتەکانی کوردستان واتە دەسەڵات سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی دادوەری ئێمە تێڕوانینەکانمان تا ئەندازیەکی زۆر لە ڕووی تەنانەت لە ڕووی فکریشەوە لێک نزیکە و ڕەنگە لە زۆر لە دانیشتەکاندا کە ئەگەر لێک جیاوازیش بوو بین هەردووکمان هەردوو لامان کەسایەتی سیاسی و ڕێکخراوی لێک جیاوازمان هەبووی بەڵام لە هەندێک دانیشتی فەرمیدا تێگەشتنی هاوبەشمان هەبوو ڕەنگە وەرەقی هاوبەشیشمان پێشکەش کردی و من نمونەیەک بە یەکێک لە پرۆژە یاساکان هێنمەوە کە کاتی خۆی دەربارەی دڵنیایی نیشتیمانی بوو کە لەلایەن هەندێک لە ئەندامانی یەکێتی پێشکەشکرا کەسی تەڕەحکرا کەسی ئەندامانی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان واژەیان لەسەر کۆ کردەوە پێشێکیان کرد کەواتە تێڕوانینێکی سیاسی هاوبەش هەیە کە واکە هەردوو لا وەکو یەک هێزی سیاسی دەرکەون بۆ چارەسەرکردنی
دۆخی چەق بە سوی ئێستای کوردستان بە دڵنیایی و تەنها بۆ دەربازبوونی ئەم قۆناغەیە بۆ ئەوەی کە قۆناغێکی نوێتر بێت چونکە ئێمە بمبورە ئەو پەیامێ بگەێنم لە ماوەی 24 ساڵی داهاتوودا دەبوایە تا ئێستا بگەیش باین بە مەبەستی خۆمان بە تایبەتی لە ڕووی بەدەستێنانی سەروێری بۆ مەلیتەکەمان کە ئەگەر نەگەین ڕەنگە مێژوو ڕەحم بە هیچ لایەکمان نەکا لێرە بە دواوە قۆناغێکی نوێ دەست پێ دەکات کە هەوڵەدەین هەموو لایەکمان ئەم مؤسساتی حکوومەتی هەرێم بکەین بە مؤسساتی دەوڵەتێک کاگات ناگەبێن و لای بەڕێز سەبارەت بەوەی کە زۆر بازە بکەم ڕێکەوتنە جیاوازە لە ڕێکەوتنی استراتیژیویەتی و پارتی جیاوازەکەی لە چیدایە؟ وڵای ئیجازەم بدە دوو ملاحەزە بدەم طبعاً من نامەوە ڕاستەکە بچمە سەر قوانە کۆنەکان چونکە زۆرمان وتووە لەسەرەوەی مەسلەی پەرلەمانوانە بەڵام بەدڵنیایەوە من هاوڕای کاک شێخ نیم لەوەی کە ئەوەی کە کرا لە پێناوی سەقامگیری بوو پێشوانەوە تێکداری سەقامگیری بوو حکوومەت هەڵقڵاوی پەرلەمانە کاتێک حکوومەت پەرلەمان تعتیلەکە شەرعەتی حکوومەتیش خۆی بۆ خۆی ئەکەوێتە ئێدا یعنی حکوومەت کاتێک دێت پەرلەمان تعتیلەکرێت ئەبێت بە دوو ڕێگا بێ یان ئەوەیە بە ئەحکامی عورفی یا ئەوەیە انقلابە لەم بینە هیچ مسەوەغێکی یاسایی نییە لەوەی کە تۆ بتوانانی پەرلەمان تعتیل بکەیت ئەوەی لە پەرلەمانی شکرا لە ڕاستیدا پرۆسەیەکی یاسایی ئوسولی بوو بە دەنگدان و بە ڕێژەی یاسایی پەرلەمانتاران و بۆ نەک بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی بۆ ئەوەی یاسایەک هەبوو پێشتر ئالێتی تەمدیدکردنی سەرۆکی هەرێمی تەنزیم کردبوو ئەو یاسایە تەواو ئەکسپایرە بوو لە ماوەیەکی دیاریکراوە دەبوایە معالەجەیەکی ئەو مۆزوعەکە من نامەوێت جارێک بچمە سەر ئەو مۆزوعە ئەومان کۆتایی پێناوە خۆناغە لە ئێستادا ئێمە قسە لەسەر خۆناغێکی تازەکەین بۆ ئەو مۆزوع ئەوەی تریش نقطەیەکە باس کرد لەسەر ئەوەی کە لە ڕێکەوتنەکە کە نابێت ڕێکەوتن لەگەڵ لایەنێکی ترا بکرێت زۆر جا باسۆکرێ منم ڕۆ لە فەیسبووکە چەند وتارێکم لەسەرەوە خوێندەوە کە وەکو ئیلزامکردنی لایەنەکەی ترە لە ڕاستیدا تۆ بەسەر دوو لایەن ڕێکەوتن لەسەر شێوازی سیستەمی حکومڕانی لە وڵاتەکەدا گۆڕان ناتوانێت سبینێ بڕوا لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە بۆ نمونە ڕێکەوتنێ بکات کە لەگەڵ ڕوحی ئەو یاسینە نەبێت بۆ نمونە لەسەر لا مرکزیت بێت بڕوایان بە لا مرکزیت هەبێت لە سیستەمی حکومڕانیدا بۆ نمونە بڕوایان بۆ نەبێت بڕوایان بۆ بێت کە سیستەمی دەسەڵات لە کوردستانە دەبێت سەرۆکایەتی بێ پەرلەمانی نەبێت ئەو مۆزوعەکە لەوەدایە نەک لەوەی کە یەکێتی پەیوەندەکانی لەگەڵ پارتیا کەس بکە یا گۆڕان بۆی نەبێت لە پەیوەندەکانی لەگەڵ پارتیا بەهێز بکە یا شتێکی لەو شەشتە ئەمە ئەوەیە کە ناوەڕۆکی ئەو ئەمە تەفاهماتە لەسەر پرسە گرنگەکان کۆتای هێنانیشنی بە تەواوی بەڕێکەوتی استراتیژی نەبدڵنیایە کۆتایهێنان نابێت نازم ئەو خۆیان دەزانن ئەوان پێوەستە بەخۆیانە بەشێک لەو اتفاقی استراتیژیە پێوەست بۆ بە دابشکردنی پۆستەکان بۆوانە بە هاتنە پێشەوەی بزوتنەوەی گۆڕان ئەو عملیاتە هەمووی گۆڕانکاری بەسەر هات یعنی ئەو تەقسیمەی کە پێشتر لە بینی 50-50 هەبوو نەما خۆ دەزانی ئەو حکومەتی پێش برکە فراوان دروست کرا و گۆڕان سەرۆکایەتی پەرلەمانی وەرگرتیانی با بڵێن معادلەی سیاسی بە هاتنی هێزێکی گرنگ و کاریگەری وەکو گۆڕان ئەگەر سەر جیاوازەکە یعنی جیاوازەکەی لە چدایە بۆ نمونە جیاوازەکەی لە دوو خاڵی زۆر گرنگدایە یەکێکیان لەوەدایە کە تەوقیتی ئێستا بۆ هەموو ئەو پرسانە تەوقیتێکی زۆر گونجاو و مناسبە بە تایبەتیش ئێمە ئیتر هەموو لایەنە سیاسەکان تێڕوانین و قەناعەتەکانی خۆیان بە هەر طریقەیەکە بێت دەرخست لەم کاتەدا لە ئێستادا ئێمە قسمان لەسەر دەوڵەت سازیە لەسەر نیشتمان سازیە لەسەر ڕێفراندۆمە لەسەر ئایندەی کوردستان لەسەر سەربەخۆیە بۆیە پێویستە کات هێزە گرنگ و کاریگەرەکان لەسەر ئایندەی یعنی با بڵێن شێوازی ئەو ڕێگا چارەیەکە یا ئەو نەخشە ڕێگایە ڕێکەوێن لەسەری و کاری لەسەر بکەین ئەمە گرنگێکی گەورەی هەیە وە گرنگەکەی تریشی من لەوەدا بینم کە پێم وایە یعنی ئەم ڕێکەوتنە گرنگە و ئەساسێکی زۆر گرنگە بۆ پەیوەندیەکان نێوانی گۆڕان و یەکەتی و نێوانی تەنانەت گۆڕان و یەکەتی لەگەڵ پارتیدا و لەگەڵ لایەنەکانی ترێشدا بەڵام من پێم وایە ئەمە هەنگاوی یەکەمە و پەیوەندیەکانی نێوانی بزەتەوەی گۆڕان و یەکێتی و لەگەڵ کۆمەڵی لایەنی سیاسی تریشدا لە ساحەکەدا دەبێت بڕاتە ئاسێکی باڵاترەوە لە تەنسیقکردن لەگەڵ یەکدا ئاسێکە ئیتر ناوێ ئەندرێ یەکگرتن ناوێ ئەندرێ چەترێکی هاوبەشی کاری سیاسی ناوێ ئەندرێ بەرەیەکی سیاسی من تا حەدی ئیندیماج لەگەڵ هەموو ئەو پرۆسەیەمەوە پێشم وایە ئەو پرۆسەیە زۆر گرنگە بۆ ئایندەی کوردستان و بەتایبەتیش بۆ ئەو لایەنانەی کە تێڕوانینی بابرن نزیکیان لە زۆربەی پرسە گرنگەکاندا هەیەکە لە حزبێکە یان لە چەترێکا کۆکە بەڕێز زانەر تەبێ ڕاوش کراوە بوون و منە پێشتر کۆمەڵی ئیسلامی مەسەلەن یەکگرتووی ئیسلامی یەکێتی نیشتمانی گۆڕان یەک تێڕوانی ناوبەشیان بۆ سیستەمی سیاسی ئەمەی کە ئێستا هەیە بەشێکە لەو پاکێجانەی کە پێشتر سێلایەنەکەی کە کاتی خۆی لە ئۆپۆزیۆن بووین لە دوای هەفتەی شوباتەوە پێکەوە کارمان لەسەریکە بەشی گرنگی ئەگەر مبالغە نەکەم 90% ئەمانە لە زۆربەی و پاکێجانە لە زۆربەی ئەوە هەیە لە حملەی انتخابی یەکێتیە بەشێکی گرنگی ئەمانەیە هەیە و لە حملەی انتخابی پارتیشە
لە بەرنامەی پارتیش بەشێکی گرنگ لەم خاڵانەیە ئێستا لەم اتفاقیە هەیە بەدڵنیایش لە بزوتنەوەی گۆڕانیش بە هەمان شێوە لەسەر ئەساسی ئەم چەند خاڵانە دروست بوو کەواتە خاڵی هاوبەشی زۆر لە بینی هەموو لایەنە سیاسەکان ئەگەر ئەم اتفاقی بێنین بەندەکانی ئەم اتفاقی و مادەکانی بێنین خاڵی هاوبەشی زۆر هەیە لە حملەی انتخابی و لە بەرنامەی کاری لایەنە سیاسەکان بەڵام بە جۆرێک لە جۆرەکە پێشتر ئەوی ڕخنەی کە لە اتفاقی استراتیژی دەگیرێت لەسەر پۆست ئەمەش جۆرێک نییە بۆەوەی کە پۆستەکان بدرێن بە یەکێتی نیشتمانی بستنەوەی گۆڕە باسی پۆستیان نیە باسی سیستمی حکومڕانی باسی جمگا ئاساسیەکانی نە باسی ئەوە نەکراوە محافظ لە من و جێگر لە تۆ و قایم خان لە من و ئەوە لە تۆ وەزیر لە من و لە قسە لەسەرەوە نەکراوە زۆر باش شێخ سەبارەت بەوەی کە بازەوە دەکرێت ڕەنگە ئەمجارە فشارەکانی پارتی دموکراتی کوردستان ینی زیاتر بێ لەسەر لایەنەکان دوای ئەم اتفاقە ینی تەسەور دەکەی کە ناکۆکی ئاڵۆزتر بێت دوای ئەم اتفاقە لەنێو لایەنە سیاسیەکان نازانم ینی جۆرێک لە خلاف لە بینی قسەکەی پرسیارەکەی جەناب تووڕەکانی کاک ئازاد دەبینەوە کاک ئازاد زۆر ئیطمئینانەیە بە پارتی کاڵێ ئەمە بۆ سڕینەوەی پارتی نییە تەنگەژە دروست نەبێت جەنابیش دەڵێی پارتی تەنگەژەکە زیاترەکە بەرحاڵ من وتم ڕێخستنەوەی نێوماڵی کورد لە هەرچەوە دەست پێ بکە پارتی پێشوازی لێکە ئەو کاتەی لێکترازانی ئەم دوو هێزە سیاسیە یان بڵا بڵین لەتکردن و تێکدانی یەکێتی پارتی بە هەموو قوتی هەوڵەیە ڕێگە لەو لێکترازانە بگرێ بە دیوە ئاشتێکەیە بۆ ئەوەی ناوماڵی یەکێتی بە جۆرێک ڕێک بخاتەوە کە لە ئاستی قۆناغەکە وەک شەریکێکی استراتیژی پارتی بمێنێتەوە بۆیە ئێستا ڕێکەوتنیان یەکگرتنەوەی ئەم دوو هێزە مەترسی نییە لەسەر پارتی و پارتیش بە مەترسی نابینێ لەسەر ئەمەلی سیاسی کوردستان بەڵام ئەوەی کێشە بێ ئەو ئیزدیواجەتەیە کە لە بینی خاڵەکان و لە بینی مەسەلەن تەسەوراتی خەڵک بۆ ئەم پرۆژەیە هەیە بۆ نمونە مەسەلەن یەک لەوانە ئەم کۆی پرۆژەکە لە ئەوڵەوە بۆ ئەخیری لە 25 خاڵەکانەی من بینیومە باسی دروستکردنی دەسەڵاتی دامەزراوەی و بە دامەزراوەکردنی سیستەمی حکومڕانیەکە ئەمە ناکرێ ینی دوو هێزی سیاسی بڕیار لەسەر ئەوە بن ئەکرێ بە شەراکەتی کۆی هێزەکان بڕیار لەسەر ئەوە بدرێ دەسەڵات دامەزراوەی بێت زۆر باش زائداً ئەگەر تۆ ئەتەوێت دەسەڵات دامەزراوەی بێ لە کوێی دنیا یعنی واردە مەسەلەن هێزێکی سیاسی هەستێ لێرەوە جۆری پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت لەگەڵ ئەوە بنووسێتەوە ئەوە ئەرچی دامەزراوەی حکوومەتە ئەگەر بالفعل حکوومەت پێی بە دامەزراوەی دموکراسی لە ئەنجومەنی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی برایدا پەرلەمان پێ بخرێمە شەرەوە نییە من ئەو پێشتر باسمان کرد پێم وابێ ینی پێشتر ڕوئیای منت زانی لەسەر ئەوە يعني من کۆی کێشەکانی کوردستان بەڕاستی لەوان نابینەوە دوو هێزێکە گرنگ هێزێکی شقاکە لەوان نییە کێشەی کە ئێستا لەسەر ساحە و گۆڕەپانی سیاسی کوردستان هەیە دوو ڕوئیای جیاوازە پارتی دموکراتی کوردستان پێداگری لەسەر ئەواکات کە ئەم قۆناغە زۆر گونجاوە بۆ پرسی ڕفراندۆم و بۆ دروستکردنی سیادە و سەروەری بۆ ئەم وڵاتە هەندێک هێزی سیاسی تر ئەڵێن ئێستا تەوقیتەکەی کاتی نییە بەبیان و جۆرا زۆر لەبەرەوە ئەم دوو ڕوئیایە ئەم دوو خلافی بینی ئەم دوو ڕوئیایە بۆ بە تەنگەژەی سیاسی لەسەر ساحەی کوردستان بەخوایەک دەقەتۆ بە ئەوانە تەواو کێشەی وڵاتی ئێمە نەبوونی دەستورە ئەگەر دەستور هەبێ یعنی کۆی ئەو پرسانە پرسی مەسەلەن سیستەم پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەمووی بەپێی دەستور حەسمە بێ تۆ کاتێک دەستورت نییە کێشەت هەیە لەسەر و هەمومانەوە لە هەمویانەوە کێشەی نەبوونی دەوڵەت ئەگەر ئێستا کورد دەوڵەت وایە دەوڵەت یەکەیە کە مەسەلەن کۆمەڵگە بە یاساییەکە لەبەرەوە کە تۆ دەوڵەتت نییە کۆی پرسەکان لە بەردەم ئەو تەنگەژە و گرژی و هەڵچوون داچوونایە من هەندێک پرسیار قسەی کەم دواتر سەبات بۆ ئەمڕۆ کە هەندێک مەسەلەن ڕاگەیاندنەکان لە سایتەکان پارتی دموکراتی کوردستان بەوە تۆمەتبار کە بازەوەی تەنها خەریکی دواخستنی موچەشە ینی بۆی ئەم ئیتیفاقەوە موچە لای پارتی نییە ینی ئەم ڕوئیایە زۆر غەڵەتە ینی کە ئەدرێ بە شارەی کوردستان ئەم تەلەڤیزیۆنەیەوە چێتە هەموو ژەرزەمین و هەموو ماڵێکەوە ینی بۆ خەڵک وا لەفتی نەزەری خەڵک بکەین کە پارەی ئەم وڵاتە لە دەست پارتی دموکراتی کوردستان باشە ئەو لیژنەیە کە لیژنەی نەوت و غازی هەرێمی کوردستانە جێگیری سەرۆکی حکوومەتی تیا کە قوبات تەڵەبانیان دای مەکتەبی سیاسیەکێتی کوڕە گەورەی مام جەلالی پارەکە لایەکی لەبەرەوە لای هەموو هێزە سیاسەکانە خۆ تا ئێستا ینی بێژگە لە بزوتنەوەی گۆڕانی هێزەکانی کە شەریکن لە حکوومەتە لەبەرەوە شەریکن لە دەخل و داهاتی ئەم وڵاتە خاڵێکی تر ئەوەی گرنگ بێ ینی سەرجەمی هێزە سیاسیەکان لە حاڵەتی نائاسایی کە ئێمە لە جەنگین ئەبێ پێش ئەوەی فکر لە شەراکەت لە مافا بکەن فکر لە شەراکەت لە ئەرچی بەڕێوە بنی ئەم وڵاتاکەن بفەرموو تۆ پێم بڵێ پەرلەمان لە 2 ساڵی ڕابردووە چی کردووە تا ئێستا ئێمە خەمی ئەومانە بە پەرلەمان ئەو چێ بوو پەرلەمانی کرد بە شوێنی تەپڵ لێدان و فیکە لێدان و بوتڵ هاویشتن و ئەوانە کاک ئازاد ئەگەر بە کورتی قسە لەسەر ئالەتی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە بکەین ینی ئایا جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە کارێکی ئاسانە یاخود قورسە لە واقعی ئەمڕۆی کوردستان
لە ڕاستیدا لەبەرەوە ئێمە بە قۆناغشی سەخت تێپەڕین لەگەڵ بزنەوەی گۆڕان لە سەراسی جوگرافیا سلێمانی و لە هەندێک ناوەندی دیکەی سەر بە پارێزگا سلێمانی بۆیە ڕەنگە تا ئەندازەیەکی کەم تا زۆر لە سەرەتایدا لە قۆناغە سەرەتاییەکانی جێبەجێکردنیدا قورس بێ بەڵام ئیرادەیە کە ئیرادێکی هاوبەشی بەهێز هەیە لە هەردوو لاواکە کار بۆ سەرخستنی ئەم ڕێکەوتنە دەکەن و ئێستا قەناعەتەکان لەسەر ئاستی هەردوو لاگەشتونێتە ئەو ئاستێک کە دەبێ بەڵێ کار بۆ سەرخستنی ئەم ڕێکەوتنە سیاسیە بکرێ. من حەزەکەم ئاماژە بە خاڵێکی گرنگ دەم کاتر کاتی خۆی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هانی ئەوەیەدا کە یەکێتی و گۆڕان ڕێکەوتنێکی سیاسیان هەبێ لە کوردستان و بەردەوام گلەی ئەویانە کرد کە ئەوان ناتوانن تەعامل لەگەڵ چەند جیهێتێکی دیکەی جیاواز لە کوردستان بکەن بەڵکو و پێیان باشتر بوو کە تەنها یەک تەکەتولی سیاسی یاخود لە یەک لایەنە بێکەوە تەعامل لەگەڵ کرد. ئێستا ئەم کاتە هاتووەکەوە لەمە بە ڕەنگە بتوانن تەنها تەعامل لەگەڵ هاوپەیمانێکی سیاسی بکەن کە ئەوش بریتێ لە هاوپەیمانی یەکێتی گۆڕان و خاڵێکی دیکەی گرنگ مەشروعێکی بمبورە ئەم پێیان بگەێنم بۆ 2000 مەشروعێکەیە کە پێگوتری مەشروعی ڕەفراندەم و سەربەخۆی ئەمە نابێت تەنها مەشروعی حزبێک بێ بەتەنیا بەڵکو ئەبێ مەشروعێکی قەومی نیشتیمانی بێ و هەموو حزبەکان بەشدار بن واتە لە مەشروعی حزبی ببێتە بە مەشروعێکی نیشتیمانی. بەڵێ بەرز کاک ئازاد وەرتێن دامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی زۆر سپاس بۆ بەڕێستان کە لاولێرەوە لەگەڵ ماهەرە زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان کاک عەدنان عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕاوە کاک عەتا شێخ حەسەن کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان کە لە سودی سەرکی لەگەڵ ما سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بنێرانی بەڕێز سپاسان لەگەڵ